بارگای کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان و کۆمەڵەی زەحمەتکێشانی شۆڕژگێڕانی ئێرانە لە گوندی زڕگوێز و بانەگەورەی سەر بە پارێزگای سلێمانی کە سەر لە بەیانی ئەمڕۆ لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە بە درۆن بۆردومان کراوە. بەهۆی بۆردومانەکەوە سێ پێشمەرگەی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان بریندار بوون و زەرەرو زۆری مادی بەر بارەگاکانیان کەوتووە، بە تایبەتی بینای کۆمیسیۆنی سیاسی نیزامی و هۆڵی کۆبوونەوەکان و ناوەندی ڕاگەیاندنەکەیان کە تەلەڤیزۆنی ئاسۆساتی زمانحاڵی حیزبەکە پەخشی تێدا دەکرد و بە تەواوەتی خاپوور بوون. دیارە کۆماری ئیسلامی پێشتریش ڕاگەیانیدا بوو کە دەیهەوێت تۆڵەمان لێ بکاتەوە، تۆڵەی شەقامی خرۆشاوی کوردستان و ئێران لە ئێمە بکاتەوە. ئەمڕۆکە لە نیهایەتە پەلاماری بارگاکانی ئێمەیدا و بە پێپاتی ئینتحاری و ڕاکێت بەرگاکانی ئێمە کوتاوە. ئێمە چاوەڕوانی ئەوەمان بوو کە کۆماری ئیسلامی تۆڵەی شەقامی خرۆشاوی ڕۆژهەڵات لە ئێمە بسێنێتەوە، بۆیە دەستەوەستان ماوەتەوە، هیچی پێ ناکرێت لەوێ ئێستا خەریکە پەلاماری حیزبە سیاسیەکانی کوردستانەدات. هێرشەکانی ئەمڕۆی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر بنکە و بارەگاکانی حیزبە چەکدارە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران هاوکاتە لەگەڵ سەرهەڵدان و خۆپیشاندانەکانی ئێران کە بەهۆی کوژرانی ژینا ئەمینیەوە سەریان هەڵداوە. لە سەعات دەوە بۆ ماوەیەک زیاتر لە سەعات و نیوێک بە درۆنی ئینتحاری یا خۆکوژ لێمانی داوە، تقریبەن دەبۆ 12 درۆنمان بەرکەوتووە، 2 سارۆ خەر بۆ جۆرە لێداوین. خۆشبەختانە تەڵەفاتی گیانیمان نییە، کەس گیانی لەدەست نەداوە. هەمیشە مەترسیانەمان لەسرە ئەم مانگان لە مانگەکانی ڕابردووشە ئەزانن خۆ هێرشەکانی کۆماری ئیسلامی لە مێدیاکانە بۆ سەر ئێمە زۆر بووە، هەمیشە تهدید کراوین. ئێستش کە ناڕزایەتیەکانی ناوەوە گەیشتووەتە چڵەپۆپەی خۆی و خەڵک هەموو لە هەموو جێکی ئێران وەدەنگ هاتۆن، ئەوان کە ئەم سەرچاوی ئەم ناڕزایەتیانە خۆتان نزانن کە لە کوردستانەوە دەستی پێکردووە، ئەوان بەمە ناڕازین و بەمە تووڕەن. هاوکات هەرەمڕۆ لە هەرێمی کوردستان لە پاڵ هێرشەکانیان بۆ سەر هەردوو حزبەکەی کۆمەڵە هەریەکە لە بارەگاکانی حیزبی دیموکرات لە کۆیە و پارتی ئازادی کوردستان لە پردێ بۆردومان کراون. بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا بەهۆی هێرشەکانەوە 9 کەس گیانیان لەدەستداوە و 32 کەسیش بریندار بوون. ئەم هێرشانەی کۆماری ئیسلامی ئێران لە کاتێکدایە کە سوپای پاسداران هۆشداری بە حکوومەتی هەرێمی کوردستاندا بوو لە ئەنجامدانی هێرش بۆ سەر حیزبە کوردیەکانی ئێران لە ناو خاکی هەرێمدا. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.